خۆشەویستان، کەسێک کە بڕوادار بوو بەڕاستی ئەبێ زۆر زۆر دڵی خۆش بێ. پیاوێک ئیشی کەوتۆتە خوا، پێویستی بە خودای گەورە هەیە، بەڵام نازانێت دوعا بکە، گومانی هەیە کە دوعای لایەن خوای گەورەوە قبوڵ بێ. ئێتە خزمەتی زانایەک و پێڵێ مامۆستای بەڕێز، ئەرێ کەسێک ناناسی دوعای قبوڵ بێ؟ مامۆستای زاناشە فەرمێ نەوەڵڵا، بەڵام من زاتێک کە ناسم هەموو دوعایە قبوڵەکە. ئەڵێ کێ؟ ئەڵێ خوایە. تۆ بۆ ئەگەڕێ با بڕۆم بۆ لای فڵانە کەس، بەڵێ داوا لەویش بکە، بەڵام خۆت بیر نەچێتەوە تا کەسێک کە دۆزیتەوە و متمانەت هەبێ کە دوعای قبوڵە. ئەگەری قبول بوون و قبول نەبوونی هەبێ، خۆت بپارێرەوە، بڵێ خودایە من ئاتاجی ڕەحمەتی تۆ، من پێویستم بە ڕەحمەت و میهرەبانی تۆیە. بزانە خودای گەورە دوعا لێ قبوڵەکە یان قبوڵ ناکە. گوێ بگرم، بزانە خوای گەورە چۆن فێرمانەکە یەکسەر مباشرەتەن ڕوو بکەینە خوا، داوای لێ بکەن، بزانە خوای گەورە چۆن دوعامان لێ وەرەگرێ، بزانە چۆن ئەوەی بمانەوێ ئەگەر حکمت و خێری تیابێ پێمان نەبەخشێ، جاری وایە دوعاکەشمان لێ قبوڵ ئەکات و اینجا بەخۆشمان نازانین کە خودای گەورە ئەو دوعای لێ قبوڵ کردوین. لە هەمووی قورئانە سەیر بکەن. يسألونك عن الأنفال قل، دوای ئەوە هەموو قولێکی لەگەڵایە، هەموو سوالێک. ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض. يسألونك ماذا ينفقون، ويسألونك عن اليتامى، يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل، همي قل كاتي تسر بابتي بارانوا أفرمي وإذا سألك عبادي عني نافرمي فقل، يكسر خواي قورا لقلت أقساك أفرمي فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. الله أكبر. أجر أي محمد بندكاني من برسار اللي كان درباري من نافرمي أي محمد بيان بلي يكسر خداي قورا راسته وخو بيمان الله من نزيكم ليو شي تانوي بيتانا بخشم سيركن أو قورية أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء. بلان بمرجي وكو مضطر بارانواو نزاو دعات لخداي قورا بيه نك خوايا بميتي، خوايا شفان بي، خوايا هر آقال دعاك شنية كسي مضطر بيه ودعا ناكا، كسي مضطر بيه ودعا ناكا. أشيت خوي بتنها ببيوي كسا قاي ليبي فرميسكي عبودية الرجل بو خداي قورا وأباريتوا الله خدايا تو قورو من لاواز وبچوك، تو مهربان منش آتاجي مهرباني، تو زانا من نزان، تو دا صلاة دار من بيدا صلاة، دواليكم خدايا بشك لو مهربانية بمن بخشي أوان بوبكا خوشويستان بامتمانتان بخداي قورا هبي. موسى پیغمبر عليه الصلاة والسلام من عليك لكشكو تلاري فرعونايا برسيتي تينيتي هاواركا دنگو فغاني وقريانو زاري كوشكي سرقال كردو بخويوا هر آفرتكي بو اينن شيري يك بيكيان ورناقري كسيان ورناقري باشا اما تاخي كردنويا اما سختية نانا سختينية اوهم آفرتا اينا بيشو شيري خوان ئەیان بەم مناڵەیە ئەم مناڵە شیرەیەکیان قبوڵ ناکا. متمانە بە خوددا هەبێ ئەزانی لەبەرچی لەبەرەوەی دڵی دایکێک سەرقاڵە پێ و سۆز و میهرەبانی دایکێک بیری یەکاتەوە و خودای گەورە ئەیوێ ئەم مناڵە بگێڕێتەوە بۆ لای کێ؟ بۆ لای دایکی. متمانەت بە خوددا هەبێ، متمانە بە خوددا هەبێ. تۆ نازانی خودای گەورە چه بەرنامەیەکی بۆ داناوی کە پڕ لە خێر و بەرەکات. هەمان موسای پێغەمبەر کاتێ لەگەڵ خێزانەکەیە شەو تاریک و ئەنگوستە چاوە ڕێیان ون کردووە، بۆیە ئەیانەوێ پشکۆیەک ئاگر بەدەستیانە بێ، مەشقەڵەیان بەدەستەوە بێ، ڕێگان بۆ ڕۆشن بکاتەوە خۆشیان گەرم بکەنەوە. ئەڕوا ئەبینێ لەسەری شێوی توور ئاگرێک هەیە
بەنیازی ئەوەیە بڕوا مەشخەڵێک وەربگرێ ڕێبوو ڕوون بکاتەوە و اینجا خۆشی گەرم کاتەوە نازانێ کاتێ ئەگاتەوێ قسە لەگەڵ خوداکە مناجات لەگەڵ خوداکە متمانە بە خوددا هەبێ. یوسف پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام لە زیندانایە خودای گەورە بوومە لەرزێ نانێرێ بۆ ئەوەی زیندانەکە بڕوخێت و بێتە دەرەوە. خودای گەورە چەند سەربازێک نانێرێ بڕۆن قوفڵی زیندانەکە بشکێنن یاخۆ کودەتا بکەن بەسەر جەنابی پاشا و زیندانیەکان بێنە دەرەوە. نا، خودای گەورە خەونێک بە ئارامی شەو ئەنێرێتە خەیاڵی پاشاوە لە ڕێگەی ئەو خەونەوە لە ئارامی شەودا هاتوتە خەیاڵی پاشاوە یوسف ئێتە دەرەوە و ئەبێتە عەزیزی مصر. متمانەت بە خودای گەورە هەبێ. ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام کۆرپەکەی ئێنێ جەرگەکەی ئێنێ خۆشەویستەکەی جگەرگۆشەکەی ئێنێت بۆ ئەوی بیکاتە قوربانی کوڕەکەش بە باوکیڵێ ئفعل ما تؤمر. بەڵام نازانن خودای گەورە بەرانێکی ئامادە کردووە بێتە قوربانی لە جیاتی ڕۆڵەکەی. متمانە بە خوددا هەبێ. متمانەت بە خوددا هەبێ. بۆ یەکاتی ئەپاڕیتەوە قەت سەقف بۆ دوعات دامەنێ. شتی بچووک داواقی داوا بکە بەڵام شتی گەورە گەورەش داوا بکە مەڵێ ئەمە زۆرە لەسەر خوددا زۆرە نەعوذ بالله. ئەو کاتە گومانە هەیە کە خودای گەورە دەسەڵاتی وای نەبێ. نا، هەمیشە با سەقفی دوعات بەرز بێ. سەقفی بۆ دامەنێ. چی داواکەی؟ داوای بکە لە پەروەردگار لە دەسەڵاتدار. خۆ ناپاڕیتەوە لە سوال کرد، خۆ ناپاڕیتەوە لە هەژار لە نەدار لە نەزان. نا، ئەپاڕیتەوە لە زاتە دەوڵەمەنە دەسەڵاتدارە بەتوانایە زانایە دانایە حەکیمە لەوە پاڕیتەوە. بۆیە بزان سەری پێغەمبەران بکەن چۆن سەقفیان دانە ناو بۆ دوعاکانیان. ئیبراهیم پێغەمبەر چییە فەرمێ؟ ربي أرني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي. ئیبراهیم پێغەمبەر فەرمێ خودایە پیشانم بە بۆ ئێمەها زۆر سەختە داوای وا بکەی. پیشانم بە خودایە چۆن مردوو زینوەکەیتەوە باوەڕە نییە باوەڕم هەیە بەڵام چۆنیەتەکەی ئەمەیە بزانم. خودای گەورە چی پێ خەڵاتەکە موعجزەیەکی گەورەی پێ خەڵاتەکە ئەفەرمێ دوو چوار پەلەوەر بێنە گۆشتیان تێکەڵ بکە اینجا هەر بەشێک و بیخەتە سەر شیاخ و کێوێک بانیان بکە ئێن بۆلات ئاوە بەو شێوەیە مردوو زینوو ئەکەمەوە. مردوو زینوو ئەکەمەوە. سێری سولەیمان پێغەمبەر بکەن. ئەها سەقفی دانەناوە بۆ دوعا و پاڕانەوە چونکە حتا زیاتر لە خودای گەورە نزیک بیتەوە زیاتر لاوازی تۆ دەوڵەمەندی ئەو دەسەڵاتی ئەو زانایی توانایی ئەو بۆ دەرەکەوێ. بۆیە هەرچی داوا بکەی ئەڵێ هیچ نییە لە دەسەڵاتی خودای گەورەدا. سلەیمان پێغەمبەر چی داواکە؟ وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إنك أنت الوهاب. الله أكبر. نعمتكم پێ بەخشە مڵکێکم پێ بەخشە بۆ کەسی دیکە نەبێ ئەو مڵکە بتوانێ هەیبێ تا ئێسەش زانست نەگەیشتووە. ئەو کارانەی کە سولەیمان پێغەمبەر کردێتی خوای گەورە بای بۆ ڕام کرد بۆ ملکەت کرد. خوای گەورە فێری کرد چۆن قسە لەگەڵ باڵندا بکە. علمنا منطق الطير. بزانێ مێرولە چی ئەڵێ یا خاوتری مێرولە. ئەو هەموو زانستە لەبەر ئەوەی سەقفی بۆ دوعاکانی دانە نابوو. سەقف بۆ دوعات دامەنێ داوایشتی گەورە گەورە لە خوای گەورە بکە. ئەها زەکەریا پێغەمبەر کاتێ خۆی بە ساڵات چووە و پیرە و کەنەفتە و خێزانەکەیشی نەزۆکە و مناڵی نابێت و ئەیەوێ داوا بکە لە خودای گەورە بپاڕێتەوە بڵێ خودایە مناڵم پێبەخشێ بەڵام سەیری خۆیەکە. من لاوازم پیرم کەنەفتم بە ساڵات چووم خێزانەکەشم نەزۆکە لەو کاتا سەیری دەسەڵاتی خوا ناکە سەیری لاوازی خۆیەکە بۆیە شەرمەکە داوا ناکە لە خودای گەورە. بەڵام كاتي كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا. هر كاتي زكريا بچواتا تلاي مريم خاتون سركا رزق يبيني باش ام رزق روزيد لكيو وهات او مريم ابيتا ما موساي پیغمبرك قالت هو من عند الله.
ئەو ڕزق و ڕۆزی لانی کێوە بەم هاتووە لایەن خودداوە کێشە لە تۆدا ئەی زەکەریا چییە حیساب و کتاب لەگەڵ خواکەی إن الله يرزق من يشاء چی بغير حساب ببێ حساب خوا ڕزق و ڕۆزی ئەدا یەکسەر باشە من چەند ساڵە بۆچی غافڵ بووم لەم معنا جوانە هەر یەکسەر هونالك دعا زەکەریا ربه هەر یەکسەر بیری کردەوە ئافرین مەریەم منە فێری یەک تاپەرستی کرد بەو شێوازە متمانم بە خوددا هەبێ یەکسەر پاڕایەوە ئیتر بیری نەکردەوە من بەتەمەنم بە ساڵات چوم خێزانم نەزۆکە هونالك دعا زكريا ربه قال ربي هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب إن الله يبشرك بيحيى الله يكسر شو ناونيش يكسر بارايا خوايا منالم بيبخشه يكسر خوا فريشتا كان أنيريت خواروا أي زكريا مش دبي خدای گەورە یەحیات پێبەخشێ الله گوێ بگرن ئازەکان بە خدای گەورە ئەگەر خوددا بناسین زۆر خۆشمانەوێ ئیمامی عەلی پرسیاریان لێکرد وتیان کەم ما بین العەرش والتراب لە نێوان عەرش و خۆڵی زەویا چەندێکەیە مەسافەکە چەندێکە بە کیلۆمەتر بە چەندێکە فرمي دعوة مستجابة من مظلوم غفلنا عنها ولم يغفل عنها الله يرفعها الله فوق الغمام ويقول لأنصرنك ولو بعد حين لنيوان زوي وعرشا سنكي بسافكي سنكي أفرمي يك دعاء هي دعاء كسيكي مظلوم دعاءك أكال لو كسي ظلمي لك دوا يكسر خداي قورا دعاكي برزكاته واسمانو يكسر خواي قورا جيب جيكا ظلمكي مافكي بواسنيتو ظلمكي لسر لابا يحيى برمكي ناوتان بستوى برامكي نزيق بون لهارون الرشيد يحيى برمكي وزيري دسراسي هارون الرشيد لنازو نعمتو زيرو زيو زورو هيزو هوزو لنازو نعمتك خوشايا بلام دواي أوا هارون الرشيد ليان تورابي أيان كات زندانوا پیرەکان ئەکاتە زیندانەوە گەنجەکان ئەکاتە زیندانەوە مناڵەکان و ژنەکانیشی ئەڵێتەوە 7 ساڵی ڕەبق لە زیندانە تروسکایەکیشی ڕووناکی نابینێ برۆکانی برژانگەکانی درێژە بن نینۆکی درێژە بێ ناتوانین نینۆ گیرێک دەست ناکەوێ ئەو هەموو نازع و نیعمەتە نینۆکی بکە ئەو کاتە ئەکێ لە کوڕەکانی پێڵێ بابەتجان ئێمە لەو ناز و نیعمەتا بووین چی وای لێکردین بینە ئەم زیندانە تاریکی 7 ساڵە ڕووناکیمان نەبینیوە نینۆک ناتوانین بکەین برژانگمان درێژ بووە برۆمان درێژ بووە ناتوانین کورتی بکەینەوە ئەمە چییە؟ ئەوی شەڵێ چی؟ دعوة مظلوم سرت في ظلام الليل غفلنا عنها ولم يغفل عنها الله ظلم لێکراوێک پیرە ژنێکە پیرە پیاوێکە مناڵێکە بێوە ژنێکە تیوێکە ظڵمان لێ کردووە لە شەوی ئەنگوستە چاوی تاریکە دوعا ئەکات هەمومان غافڵین لەو دوعایە کەچی خودای گەورە غافڵ نییە دوعاکە وەرەگرێ جا با پێتان بڵێم خۆشەویستەکان چەند ڕەحمەتی خوایە ئێستا چەند ڕەحمەتی خوا لە ئاسمان وەساوە بۆی بێتە خوارەوە چاوەڕێی دوعای تۆیە بڵێ خودایە ئەوەت لێ داواکەم لە بەرەو بینێرێتە خوارەوە چەند ساڵ زەکەریا پێغەمبەر ڕەحمەتێکی بۆ دانرا بۆ ئەویش یەحیایە ناتە خوارەوە ساڵ لە دوای ساڵ تاخیرە بوو تا دەستی بەرز کردەوە و فەرمووی یا ڕەبی مناڵم پێ بەخشە چەند ڕەحمەت هەیە لە ئاسمان چاوەڕێی دوعایەکی تۆکە چەند موسیبەت هەیە ئێتە خوارەوە بە دوعایەکی تۆ بەرزە بێتەوە بە سزایەک ئێتە خوارەوە بە دوعا و پارانەوەیەکی تۆ بەرزە بێتەوە متمانەتان بە خودای گەورە هەبێ پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەلات وەسەلام خەدیجەی خێزانی چەند ناز و نیعمەتی بە پێغەمبەر بەخشیوە عەلەیهی السەلات وەسەلام وەفاتەکە کۆچی دواییەکە دڵی تەنگ نەبێ مامی کۆچی دواییەکە دڵی تەنگ نەبێ ئەو ساڵە ناونرێ ساڵی چی؟ ساڵی غەم و دڵتەنگی عام الحزن بەڵام پێغەمبەر نازانێ عەلەیهی السەلات وەسەلام خودای گەورە لەو ساتە وەختەدا جبرەیل ئەنێرێتە خوارە و
شەوڕەوی پێکات و بەرەو ئاسمان ئەیبا لەبەر ئەوەی پێغەمبەرانی پێپشانە دڵی بنەوە، فریشتەکانی پێپشانە دڵی بنەوە لەبەرەوەی قسە لەگەڵ زاتی خوا بکە. الله ئەکبەر. ئێمە نازانین بەم چیرۆکە کۆتایی بە بابەتەکەی ئێنم خۆشەویستان. پزیشک ناسراوە لە سلێمانی باسی ئافرەتێکی کرد ئەید ئەو ئافرەتە پێویستی بە نەشتەرگەری بوو. نەشتەرگەریەکەش حەزی کرد لای دکتۆرێکی ناوداری سلێمانی هەیە لای ئەو نەشتەرگەریەکە بکە، بەڵام زۆر هەوڵیەدا ناگەشتا و ئەوەندە مۆڵەتی زۆر بوو 4 مانگ و 5 مانگ و ئەمانە هەرچەندە کرد نەیەتوانی بچێتە لای ئەو کەسیش نەیەناسی بێتە واستە شەفاعەت و تکایەکی بۆ بکە بچێتە لای پارێکی زۆر ویستە و نەشتەرگەریە. ئەم ئافرەتە هەمیشە ئەپارایەوە ئەیوت خودایە داوا لێکەم ئەو پزیشکە با نەشتەرگەریم بۆ بکە، بەڵام ڕێک نەکرد. بۆیە مۆڵەتی وەرگرت لە نەخۆشخانەی حکومیە لە سلێمانی نەشتەرگەریەکە ئەنجام بدا. ئەو ڕۆژەی کە بەنجەکرێت و ئەبرێتە هۆڵی نەشتەرگەریەوە ئەو پزیشکەی کە ئەم داوای لێ کرد سەردانی چارەخانەکانەکە ئەبینێ ئەچێتە ئەو ژوورەکە و ئافرەتەی لێ یەکسەر دڵی بۆ جوڵێ بەبێ ئەوەی بزانێ ئەم ئافرەتە چەند ماوەیەکی زۆرە ویستێتی بگاتە لای ئەم ئەڵێ وازم لێ بێنن من خۆم نەشتەرگەری بۆکەم. پزیشێکی ناودارە ئەوانە قوتابی ئەوەن نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامەدا ئەڵێ ئێمەش وستمان دوای ڕۆژێک 2 ڕۆژ بچینە لای بڵێن دایە گیان دوعاکە لانی خوای گەورە قبول کراوە، بەڵام ئەڵێ کاتێ ویستمان بچینە لای ئەو ئافرەتە نورانیە سێرەکن ئافرەتەکە چووەتە دەرەوە خەسەخانە و چارەخانەی بەجێهێشتووە خودای گەورە دوعاکەی لێ قبول کردووە بەبێ ئەوەی بەخۆشی بڵێ خۆشی نازانێ دوعای لێ قبول کراوە. متمانەتان بەخوا هەبێ یا ڕەبی خودایە ئەپارڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانە بۆ خاتری ئیسمی عەزەمە لەم ساتە وەختەدا دڵی هەمومان خۆشکەی یا ڕەب العالەمین.